دامەزراوەیەکی ئەمریکی پلانێکی مەترسیداری ئەردۆغان بۆ داگیرکردنی کوردستان ئاشکرا دەکات. دوای فشارەکانی بەغدا لێدوانێکی فەرمی لەبارەی هەڵوەشانەوەی یەکەی هەفتا و هەشتای پێشمەرگەکانی پارتی و یەکێتی گەیشت. داواکاری و هۆشداریەکی نوێ لە بەغداوە بۆ بەردەوامی ناردنی موسەی خانەنشینی هەرێم. هاوکات لەگەڵ لەشکرکێشیەکانی بۆ سەر هەرێمی کوردستان، تورکیا لە ڕێی هەوڵی نزیکبوونەوە لە حکوومەتی سووریاش چاوی لەسەر لەناوبردننی ئەزمموی سیاسی ڕۆژاوای کوردستانە. دامەزراوەی KPI ئەمریکی وێرانکردنی پێکاتەی سیاسی سەربازی ڕۆژاوای کوردستان بە یەکێک لە گرنگترین هۆکارەکانی یاساییکردنەوەی پەیوەندیەکانی تورکیا لەگەڵ حکوومەتی سووریادا دەنێت. بەپێی راپۆرتەکە بەرپرسانی تورکیا لە پێش هەمووشیانەوە ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆک کۆماری تورکیا هەوڵی جددی بۆ نزیکبوونەوە لە سووریا دەدات بۆ ئەوەش پلانی هەیە. لە راپۆرتی دامەزراوەکەدا هاتووە تورکیا لەم کارە دوو ئامانجی هەیە. یەکەم، دۆزینەوەی هاوبەشێک بۆ بە ئامانجگرتنی پێکاتەی سیاسی سەربازی کورد لە سووریا. دووەم، گەڕاندنەوەی 3,500,000 پەنابەری سووری لە تورکیا و نیشتەجێکردنیان لە ڕۆژئاوای کوردستان. دوای زۆربوونی فشارەکانی بەغدا بەهۆی ناڕێکی و ناتەواوی لە لیستەکانی موچەی یەکەکانی هەفتا و هەشتای پێشمەرگەی یەکێتی و پارتی، هەروەها ئامادە نەبوونی بەغدا بۆ بەردەوام بوون بە ناردنی پارە بۆیان، لە ئێستادا پارتی و یەکێتی ڕەزامەندیان دەربڕیوە لەبارەی کۆتایی هێنان بەو دوو یەکە حیزبیانە لە پێناو ئەوەی بەغدا لە چوارچێوەی وەزارەتی پێشمەرگا موچەکانیان بۆ بنێرێت. لەم بارەوە جەعفەر شێخ مستەفا جێگری سەرۆکی هەرێمی کوردستان ڕایگەیاند هێزی پێشمەرگە یەک دەخرێتەوە و یەکەکانی هەفتا و هەشتا نامێنێت و ئەو ئەفسەر و پێشمەرگانەی تەمەنیان تێپەڕیوە خانەنشین دەکرێن و دەگوازرێنەوە سەر بەڕێوبەرایەتی خانەنشینی سەر بە وەزارەتی دارایی هەرێم. پێشمەرگەکانی دیکەش لە چوارچێوەی لیواکانی سەر بە وەزارەتی پێشمەرگا ڕێک دەخرێنەوە. سۆران عومەر ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕایگەیاند حکوومەتی هەرێم 32 ساڵە مانگانە 7% موچە لە فەرمانبەرانی بڕیوە بۆ سندوقی خانەنشینی، بەڵام تاوەکو ئێستا سندوق نەبووە و نازاندرێت ئەو پارەیە چی لێکراوە. سۆران عومەر دەڵێت کاتێک بە بڕیاری دادگای فیدراڵی موچەی خانەنشینی هاوتای عێراق دەکرێت، لە سندوقی خانەنشینی عێراق موچەی خانەنشینی مەدەنیم سەربازی دەدرێت، بەڵام پێویستە حکوومەتی هەرێم پارەی لێبڕینی چەندین ساڵی ڕابردووی فەرمانبەران دەستی سندوقی خانەنشینی عێراق بکات. جگە لەوە وردبینی لە دۆسیەی خانەنشینان دەکرێت، بە تایبەت سەربازی کە پڕە لە نامستەحەق و نایاسایی. ئاماژەی بەوەش کرد بەپێی یاسای ژمارەی 9 ساڵی 2024 یاسای خانەنشینی یەکگرتووی عێراق مانگانە 25% موچەی فەرمانبەران دەخرێتە سندوقی خانەنشینی و 10% لە موچەی فەرمانبەران دەبردرێت، 15% حکوومەت تەمویلی سندوقەکە دەکات. ستاندە نووزمان پێشکەشکردن. شاد و کامەران بن.